ململانی نێوان لایەنە سیاسیەکان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری لەسەر ڕای شەقامی کەرکووکەیە و دانیشتوانی ئەو شارەش لەسەر ئەنجامەکان بۆ چوونی جیاوازیانەیە. واللهی ئەنجامی هەڵبژاردنەکان خۆپیشاندانی هێناوەتە ئاراوە. دەڵێن ساختەکاری هەبووە. وابزانم ئێستا گەیشتونەتە چارەسەر. ئینشەڵڵا چارەسەرە بێت. الرأي العام والله زين عايشين عيشة طبيعية والحمد لله. ڕایگشتی باشە شکور بۆ خوا دەژین و ژیانێکی ئاسایی و زۆر خۆشە لە کەرکووک. نەتیجەکەمان پێ باشە ئێمە وەکو کورد لەم شارە بەڵامی تر تورکمانەکان ناڕازین نایەنە نەتیجەکە بۆ لە بەرژەوەندی کورد بێ. عەرەب و تورکمان هەڵبژاردن بە هەڵبژاردنێکی پڕ لە ساختەکاری و کوردیش لە دەرەنجامی هەڵبژاردنەکە ڕازیە. ئەم بۆچوونە بە ئاشکرا لە نێو دانیشتوانی کەرکووکدا هەستی پێدەکرێت. ڕای العام ئەیگۆر خۆڕقاچی تێرەیانی ڕایگشتی دەڵێت پێشەکاری زۆر هەبووە بەڵام لە بنکەی عەباسی پێشەکاری نەبووە. خەڵک دەڵێن لە هەندێک جێگا پێشەکاری کراوە. نسبەت ئەنجامی هەڵبژاردنەوە لە کەرکووک خەڵک هەیە دەڵێت ساختەکاری هەبووە و هەیە دەڵێت نەبووە. خەڵکی تایبەت دەنگمانداوە. نتیجەی انتخابات خەڵک داوای هەڵوەشانەوەی هینەکە ئێمە حەز ناکەین هەڵبۆشێت هەر وەک ئەو هین یەکێتیە دەرچووە ئێمە پێمان خۆشە و هینە بڵاو کردەوە. لێ ڕازین عیبی نییە لە نایسێن لە نەتیجەی هەڵبژاردنە یعنی کورد باش دەنگە چاکی هێناوە. بەشێکی تر لە دانیشتوانی کەرکووک هەڵبژاردن بە سیناریۆ وەسف دەکەن و پێیان وایە ڕێکەوتنی پشت پەردە شارەکەیان بەڕێوە دەبات نەک ئەنجامی هەڵبژاردن. بڕوا ناکەم نەتیجەکەی دەرچووە خۆی حەسم کراوە ئەمە اتفاقام تشتانە يعني اتفاق لبين حكومكانه لقرب بين قيادة حزبيكانه. والله كركوك محافظة يعني تشمل كل المناطق. كركوك بارێزگایەکە هەموو ناوچە کوردی و عەرەبی و تورکمانەکان دەگرێتەوە تا یەفەگەری بوونی نییە بەڵام هەڵبژاردن و سیاسەت ماندوو کردوین. مەسەلەی هەڵبژاردن یاریکردن بوو بە خەڵک. بە ئاشکرا هەستی پێدەکرێت کە دانیشتوانی کەرکووک لەسەر جەم پێکاتەکان دەیانەوێت پێکەوە بە ئاشتیانە بژین. بەڵام وەک خۆیان دەڵێن سیاسیەکان گرفتیان لە نێواندا دروست دەکەن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگایی کەرکووک.